کاک جەمال ئەم کاتتان باش هۆکاری خۆکوشتنی و پێشمەرگەی بۆچی دەگەڕێتەوە چ زانیارێک لای ئێوە هەیە؟ بە پێی ئەو زانیارانەی لای ئێمەیە ئەو پێشمەرگەیە لە داگبووی 1960 پێشمەرگەی لیوای سێی گەرمیانە ئەمڕۆ لە ماڵەکەی خۆی کوشتووە واتە ئەنتیحاری کردووە. شانی باسان پێشمەرگە ماوەی دوو مانگ بۆ 2 مانگ گشتێکە لە خێزانەکەی جابوونەتەوە لە ماڵی خۆی دەرچووە لەگەڵ خوشکێکی ترا خوشکێکی خۆیان ژیانە باتە سەر دیارە بۆ ئەوەی باری دەنووری تەواو نەبووە و کێشەی کۆمەڵایەتیە بۆ کێشەکەی بۆ چارەسەر نەکراوە ئەمڕۆ خۆی کوشتووە. بەڵێ کاک عەلی تا چەند پەیوەندی هەبووە بە کەمکردنەوەی موچە یاخود بار و ژیانی ئەو پێشمەرگەیە چۆن بۆ ئەوەی کە ئێوە ئاگادار بن؟ وەڵا بەتەکید جارێ ئەم حاڵەتە جارێ تەحقیقی تەواوی لێ نەکراوە ئەمڕۆ بووە وا تەحقیق بەردەوامە بەڵام زۆربەی ئەو حاڵەتانە لە توانم بڵێم لە 180 بۆ 85 بە گوێرەی ئەو تۆژینەوانەی ئێمە لە بەردەستمانە و ئەو ئامارەی ئێمە لە بەردەستمانە هەمووی پەیوەندی بە باری ئابووری هەیە. خۆ دەزانی ئینسان ئەگەر باری ئابووری لاواز بوو تەسیری کاریگەریە بێت لەسەر باری دەرونی و لەسەر ڕفتاری و لەسەر ئەو شتانەی دیارە ئەمەش بۆ یەکێکە لە هۆکارەکان بەڵام ناتوانین بڵێن هۆکاری سەرەکیە. بەڵێ کاک عەلی بەچی خۆی کوشتووە؟ بە چەکی جۆری کلاشکۆف چەکە کەس دەست بەسەر کراوە لە بنکەی پۆلیسی ڕزگاری لای ئێمە. کەس و کارەکەی چی دەڵێن کاک عەلی؟ بە وتەی کەس و کارەکەی ئەڵێن ئەم کەسە ماوەی 2 مانگە لەگەڵ خێزانەکەی جابۆتەوە باری دەرونی تەواو نەبووە و دارە یەکێ لە خاڵۆکانی لە خەسخانە سەما کرد لەگەڵی دەیوت ئەمە زۆر هەوڵی داوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە بەڵام ئەو کێشەیە بۆ چارەسەر نەکراوە گومانەکرێت هەر بەهۆی ئەوە بڕیاری خۆکوشتنی خۆی داوێت. بەڵێ کاک عەلی ئەم پێشمەرگەی لەکوێ دەوامی کردووەوە ماوەی چەندێک کە پێشمەرگەیەوە ئایا تەمەندی چەندە؟ وەڵا تەمەنی 1960 بە تەکید جارێ نازانین ماوەی چەندە پێشمەرگە چکی نووسرامان کردووە نوێنەری یاسایی فۆجەکەی بێ بۆ ئێرە بۆی وتاری ئەوانی شوەر بگرینە ڕفتاری ئەم پێشمەرگە لە ماوەی ئەم 2 مانگە لە کاتی ئەرکەکەیان چۆن بووە بەڵام پێی دەچێ ماوەیەکی زۆر بێ لەبەرەوەی تەمەنی گەورەیە مواری 1960 واجباتی لەکوێ بووە؟ گەرمیانە لیوای سێی گەرمیانە. دەتە لە شەڕی داعش بەشداری کردووە؟ بەتەکید لیوای سێی گەرمیان لە ناوچەکانی جەلەولا و قەرەتە ڕۆڵی سەرەکیان هەبوو بە خۆمان ئێمە هێزەکانی پۆلیس تەمانگی تەوامانە بوو لەگەڵ ئەو لیوانە چەندین مداهەمە و چەندین شەڕ بەشداریمان کردووە لە بەتایبەت لە سنووری جەلەولا و سعدیە و تا سنووری گەرمەسیەر لیوای سێ ڕۆڵێکی سەرەکیانە بوو لە هەموو شەڕەکانە و شەهیدێکی زۆر و بریندارێکی زۆریانیشدا بوو. بەڵێ زۆر سوپاس بۆ عەلی جەمال و تەبێژی بەڕێوەبەرایەتی پۆلیسی گەرمیان سوپاس بۆ تۆ کە لەگەڵمان